بەرەو پێشبردننی کێرتی کوشتتوکاڵ دەکەین لە هەرمی کوردستاندا دیارە هەوڵەکانی وەزارەتی کوشتتوکاڵ بۆ بەرەو پێشبردننی کەرتی کوشتتوکاڵ بەردەوامی هەیە و لەم نێوەندەشدا هەوڵ دەدەن لەگەڵ وڵاتانی دیکە لەگەڵ وڵاتانی ئەوروپا هەماهەنگیان هەبێت لە ڕێگەی ئەو پەیوەندیانی و دەوڵەتیانی کە کاریگەری لەسەر بەرەو پێشبردننی کەرتی کوشتتوکاڵ دەبێت و پەیوەندیەکانیان بێت بکەن جا لەم ڕۆژەوە با بڵێن وەفتێک کە وەزیری کوشتتوکاڵ و هاوکات شارەزایانی بواری کوشتتوکاڵ تێیدا بەشدارن سەردانی ئیسپانیان کردو لە وڵاتی ئیسپانیا هەوڵ دەدەن پەیوەندیەکانیان پەرەپێ بدەن بۆ بەرەو پێشبردننی کەرتی کوشتتوکاڵ و هەروە سوودوەرگرتن لە ئەزموونی وڵاتانی دیکە و جێبەجێکردنی لە کەرتی کوشتتوکاڵی هەرێمی کوردستاندا تایبەت بەم بابەتە قسە و گفتوگۆ دەکەین لەگەڵ زۆر بەڕێزی وعالی و تەبێژی وەزارەتی کوشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو ڕاستەوخۆ لە ڕێگەی سکایپەوە لە ئیسپانیا و لەگەڵمانە کار هیوە سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان دەمەوێت ئەوە بپرسم لە ئێستادا با بڵێن وەفتێکی وەزارەتی کوشتتوکاڵ لە وڵاتی ئیسپانیان چوونی ئەم وەفدا لەسەر داوای وەزارەتی کوشتتوکاڵ بۆ یاخود هۆکاری چوونی ئەم گەشتە و چۆنیەتی گەیشتنتان بە وڵاتی ئیسپانیا بۆ چاوتوێکردنی کۆمەڵێک پرسی کوشتتوکاڵی چۆن بووە؟ باش هەڵەشەکانی کوردستان کە مەسئولەکان وەزیری کوشتتوکاڵ و سەرچاوەکانی وەزیری بازرگانی کوردستان ژمارەیەکی بەرچاو لە کۆمپانیەکانی بەرهێنانی کوشتتوکاڵی و پیشەسازی بازرگانی لە هەرێمی کوردستان بەشدارن لە 56مین ببورن 57مین پێشانگەی نێودەوڵەتی بواری سیپۆرکە کوشتتوکاڵی و پیشەسازی و بازرگانیە ئەم واگەیشتنامەیە لەسەر داوەتی حکوومەتی ئیسپانیا و نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئیسپانیا و ژووری بازرگانی ئیسپانی عراقیە بۆ مەبەستی بانگێشتکردنی هەرێمی کوردستان هاوشانی نوێنەرایەتی وڵاتان لە بواری کشتی هەماهەنگی و پێشخستنی دەرفەتەکانی وەبەرهێنان کە جگە لە بەشداریکردن لە پێشانگاکە ژمارەیەکی بەرچاو لە بەرپرسانی وڵاتی ئیسپانیا دیداریان لەگەڵ ئەنجام دەدرێت ئێستا ئێمە لە شاری مورسیاین دوێنێ لەگەڵ پارێزگاری ئەم شارە کۆبنەوە هەبوو و پاش ساعتێکی تر هەلەو لە هەرێمی لۆرکا کۆبنەوەشت هەیە لەگەڵ سەرۆکی هەرێمی لۆرکا دواتر لە شاری مەدرید کۆبنەوە هەیە لەگەڵ وەزیری کوشتتوکاڵی ئیسپانیا هەروەها کۆبنەوە هەیە لەگەڵ وەزیری بازرگانی ئیسپانیا ئەم دیدارانە ئەم بەسەرکردنەوە پەیوەندیانە و ئەو هەمانجانی کە لەمای ئەو چەند ڕۆژە ئەنجام درێت بۆ ئەوەیەکەوە بتوانین سەرنجی وەبەرهێنەرانی ئیسپانیا ڕابکێشین و نزیکبوونەوەک دروستکەین بۆ دەرفەتەکانی ئاڵوگۆڕی سەرمایه‌گوزاری لە بواری کوشتتوکاڵ لە بواری پیشەسازی لە بواری بازرگانی بۆ یەکەوە یارمەتی جوتیارانی هەرێمی کوردستان بۆ حکوومەتی هەرێم بدەن بۆ ئەو ئەزموونەی کە دەوڵاتی ئیسپانیا لە بوارانی کە خۆیان هیانە بەدیهاتوە خۆشبەختانە دوێنێ لە یەکەم ڕۆژی پێشانگاکە پەیوەندیی زۆر باش هەبوو و ملحەقی ژووری بازرگانی ئیسپانی عراقی لەگەڵ نوێنەرەکانی ئێمە لە پێشانگایە نزیکبوونەوەی باشیان کردیەوە ئێمە ئەنجامی باشتر بەدیبێنی لە پێشانگایە ئەو کۆبوونەوانەی کاگیوە ئەو کۆبوونەوانەی کە لەگەڵ با بڵێن باسی دەکەیت لە وڵاتی ئیسپانیا ئەنجامدرا و هەروە کۆبوونەوەی دیکەش دەکرێت تێدا باز لە چی دەکرێت بۆ بەرەو پێشبردننی کەرتی کوشتتوکاڵ لە هەرێمی کوردستاندا لەم کۆبوونەوانە ڕابردووە لە چەند ڕۆژی داهاتووش یەکەمی خاڵ تاقیکردنەوەی لە هەماهەنگی نێوان هەردوو وڵات بۆ پێشخستنی کەرتی کوشتتوکاڵ و سەرمایه‌گوزاری کوشتتوکاڵی و ئابووری بازرگانی وەجەقتکردنەوە لە سوودوەرگرتن لەو تەکنۆلۆژیا پێشکەوتوانەی کە لە وڵاتی ئیسپانیا هەیە و ئاشناکردنیان بۆ جوتیارانی هەرێمی کوردستان و گواستنەوەی ئەو ئەزموونە لە ڕێگەی پاڵپشتیانی کە وڵاتی ئیسپانیا بۆ پێشخستن سێکتەری کوشتتوکاڵ دابینی کردیان و خاڵێکی تری گرنگ جەختی دەکرێتەوە بریتێ لە هەماهەنگی نێوان سەرمایه‌گوزاران و وەبەرهێنەران و کۆمپانیەکانی ئیسپانیا لەگەڵ هەرێمی کوردستان کە وەکو باسی کرد شاندێک لە هەولێر لە شارەکانی تری شاتون بۆ یەکەوە بتوانین دوای گەڕانەوە نزیکبوونەوەک لەنێوان ئەو کۆمپانیانە خۆی وەبەرهێنەران و جوتیاران دروست بکەین بۆی کە سوود لە ئەزموونی ئەو وڵات وەربگرن و سوود لە کەشوهەوای هەرێمی کوردستان وەربگرن جگەلەوە
هەوڵ دەدەین کەوا بزانین وڵاتی ئیسپانیا گرنگی بە جۆرە بەرهەمێشی عراقی و هەرێمی کوردستان دەدات بۆ خۆیکە لە وڵاتان ئێستا بەرهەمەکانی خۆمان هەناردەی دەکەین ڕۆژانە لە وڵاتانی هیچیتی ئەوروپا لە وڵاتانی کەمداوی عەربی پێشوازی لەبەر کشتوکاڵی خۆماڵیەکان دەکرێت ئەوتەریبی ئەو میکانیزمانی کە لە هەرێمی کوردستان داڕێژراوە. باشە کاکیوە بە شێوەیەکی گشتی ئەو هەمەهەنگیانی کە پێویستە بوونیان هەبێ یاخود کە هەوڵ دەدێت دروست بێ لە نێوان وڵاتانی دیکە و هاوکات لە نێوان وەزارەتی کشتوکاڵ لە هەرێمی کوردستان بە دیاریکراوی خۆی لە کام هەماهەنگیانەدا دەبینێتەوە یاخود ئەو پێویستیانی کە لە ڕووی کشتوکاڵی و لە هەرێمی کوردستان پێویستن کام پێویستیانن کە پێویستە لەگەڵ وڵاتانی دیکە هەماهەنگی تێدا بکرێت. بڵێ بابەتی ئاشنابوونی جوتیارانی هەرێمی کوردستان بە تەکنۆلۆژیای پێشکەوتووی کشتوکاڵکردن پرۆژەکانی ئاودێری پرۆژەکانی ئاژەڵداری یەکێکە لە پێداویستیەکان چونکە ئێمە وەک وەزارەتی کشتوکاڵ لەم کابینەیە زۆر بە گرنگیەوە کار لەسەر گواستنەوەی خۆناغی کشتوکاڵکردن و سیستەمی ئاژەڵداری دەکەین بۆ سیستەمی کلاسیکۆ بۆ شێوازێکی پێشکەوتوو دیارە لە هەرێمی کوردستان ئێمە وەکو پێویست فەنگە تەکنۆلۆژیای پێویستمانە بەردەستدانە بێ چونکە لە ئەنجام هێبوونی تەکنۆلۆژیای پێشکەوتوو میکانیزمەکانی وەبەرهێنان و کوالیتی وەرهێنان بڕی وەرهێنان دەتوانین هەم باشتر بکەین هەم زیاتر بکەین کە هەم لە ئەنجامدا دەبێتە باشتربوونی جوولەی ئابووری لە هەرێمی کوردستان وەرەوا دەبێتە باشترکردنی سومعەتی و بەرهەمی هەرێمی کوردستان لە نێو وڵاتانی تر. باشە کاگیوە دیارە ئەم جۆرە پێشنگایانە یاخود ئەم جۆرە بانگێشتانە بۆ وڵاتانی دیکە و بە تایبەتی ئەم بانگێشتە بۆ وڵاتی ئیسپانیا ڕەنگە ئەمە ببێتە هۆکارێک بۆی بە تایبەتر لەو پێشنگایی کە کراوە توانێت چەندین جۆری پیشەزادی و کشتوکاڵی تێدا بەشدارە هەماهەنگی و لێک تێگەیشتن و ئاڵوگۆڕ لە نێوان کۆمپانیایەکی کشتوکاڵی دروست بێت و بێنە هەرێمی کوردستان کار بکەن بیر و بۆچوونەکانیان لە ڕووی زانستی لە ڕووی کشتوکاڵیەوە ئاڵوگۆڕ بکەن لەو پێشەنگە کشتوکاڵی کە وا دوێنێ بەشداریتان تێدا کردووە هیچ ڕێکەوتنێکی لەم شێوەیە کراوە؟ ڕاستی ئێمە یەکێک لە ئامانجەکانمان ئەو بابەتەیەکە بەڕێستان ئاماژتان پێکرد ئێمە ئەوڕۆ هەوڵ دەدەین کەوا سیمینارێک ڕێکخین بۆ ئاساندنی کار و چالاکیەکان و بەرنامەکانی وەزارەتی کشتوکاڵ بە ئامادەبوونی ئەو وەبەرهێنەر و خاوەن پرۆژە و کۆمپانیانی هەرێمی کوردستان و ئەو خاوەن پرۆژە و کۆمپانیانی ئیسپانیا کە گرنگیان بە بەشداریکردنی پێشانگاکەداوە لەوێدا بەرنامەکانی وەزارەتی کشتوکاڵ دەرفەت و ئالەنگەریەکان پێشکەش دەکرێت هەروەها بانگێشتی ئەو کۆمپانیانە دەکەین فەرمیکەوە بێن لە هەرێمی کوردستانە سەرمایه‌گوزاری ئەنجام بدەن کارگەی گەورە و پرۆژەی گەورە ڕێک بخەن هەر وەک بەڕێز وەزیری کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو جەختی کردیتەوە لە سەردانە کار ئاسانیەکی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕووی دابینکردنی زەوی لە ڕووی لێخۆشبوونی گومرجی لە کاتی هێنانی ئامێرەکان هەروەها لە ڕوویدا کەمکردنەوەی هەموو ڕۆتینە و بربەستانێکەوە لە کاتی هەبوونی هەر پرۆژەیەک دێتە بەردەمیان دیارە بەشێک لەم بەرپرسانی وڵاتی ئیسپانیا هەموو بەشێک لە وەبەرهێنەران ئاشنان بە هەرێمی کوردستان و ئاشنان بە بەروپێچوونەکان پیشەسازی کشتوکاڵی ئێوە ئەمە جێگای دڵخۆشیەکەوە پێشبەشداریکردنی ئێمە زانیاریەکیان هەبوو لەسەر هەموو وەردەکەی حکوومەتی هەرێمی کوردستان هەم لەسەر سێکتەری کشتوکاڵ و وزارەتدارانی هەرێمی کوردستان. باش کاگیوە ڕەنگە ژینگەی کشتوکاڵی وڵاتی ئیسپانیا لەگەڵ ژینگەی کشتوکاڵی هەرێمی کوردستان جیاوازی هەبێت یاخود بە جۆرێک جۆرەکان ژینگەی کشتوکاڵی لە وڵاتێکەوە بە وڵاتێک دیکە جیاوازی هەبێت ئەگەر هەماهەنگی لە ڕووی بابلین پەیوەندی کشتوکاڵیەوە هەبێت بۆ ئەوەی کە کۆمپانیایەک بێتە هەرێمی کوردستان بە دیاریکراوی چۆن کار لەسەر ئەم گونجاندنی ژینگەییە دەکرێت؟ بەڵێ ئەمە زۆر ڕاستە ژینگەکەی هەردوو وڵات جیاوازە بەتایبەتی ئەمە لە کاریگەرترین لە گۆڕانکاریەکانی کەشوهەوا و ڕێگەزیان زیاترمان بەرکەوت بێت لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و عێراق بەتایبەتی بەڕێوەبردنەوەی گۆڕانکاریەکانی کەشوهەوا و کەمکردنەوەی ئەو زیانانە یەکێکە لە ئامانجەکانی وەزارەتی کشتوکاڵ کە ئێمە زۆر دەگەرەکەینەوە کە ئەمان زمانە لە ڕێگەی زیادکردنی پانتایی سەوزایی لە ڕێگەی زیاد باشترکردنی دۆخی ئاسایشی ئاو و استراتیژی بەڕێوەبردنی ئاوی و استراتیژی دابینکردنی ئاسایشی خۆراک ئێمە جەختی لێ دەکەینەوە چۆن ئەو وڵاتە توانێتی سەقامگیری لە ئاسایشی خۆراک لە ئاسایشی ئاو لە ئاسایشی بازاڕی دوتیارەکان و هەڵاتەکانی خۆی دابین بکات بە تاکید هەردوو وڵات پێکاتەی ژینگەی جوگرافیا هەروەها ژینگەی ئابووری ژینگەی سیاسی هەموو بابەتە جیا خۆتان دەزان کە وڵاتی ئیسپانیا وڵاتێکی پێشکەوتووە بە بەراورد بە هەموو
ناقص ئامجیدی و نەهاوسەنجی لە هەرێمی کوردستان دەربارەی گۆڕانکاریانەیە کە باسی دەدات بەڵام لەسەرباری ئەوانەش ئێمە دەمانەوێت هەربووی ئەو دەفتانە بکەینەوە کە لە ڕێگەی حکوومەتەوە پێشکەشی جوتیاران نەکراوە کە پێویستە کەتی گشتی دابینی بکات ئێمە لەبەرەوەی هەوا بەڕاستی بۆ بەسێخستنی ڕێڕەوی کشتکاڵ دەمانەوێت سەرمایه‌گوزاری کشتکاڵی لە کەتی تایبەت و هاوسەنجی نێوان وەبەرهێنەران دروست بکەین کەەوە بتوان لە خاچی هەرێمی کوردستان ئەو سەرمایەکە هەن لە بەرەوەی لە وڵاتیشدا سەرفی بکەن سەرنجیان ڕادەکێشین و بانگێشیانەکەی بۆی بێت پێویستەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان پێویستەکانی پرسیاران هەم لە نزیکەوە ببینن ئەم گرنگی بۆ بەرنامەیە بدەن کە وەزارەتی کشتکاڵ دایڕێستووە بۆ پێویستی بە پاڵپشتی دارایی تەکنیکیە بۆ دەبەزێکردنی. باشە کاکیوە پلانی چەند ڕۆژی داهاتوتان لە وڵاتی ئیسپانیا و لەگەڵ کۆمپانیەکانی بواری کشتتوکاڵ لایەنە پەیوەندیدارە کشتتوکاڵەکان لە وڵاتی ئیسپانیا چی دەبێت بۆ پتەوکردنی پەیوەندی کشتتوکاڵەکان و لە داهاتوودا لە هەرێمی کوردستان کاری لەسەر بکەن بە دیاریکراوی پلانی ڕۆژانی داهاتوتان چی دەبێت؟ بەڵێ بۆ بەڕێستان کارتاڵشەکانی شانەکەی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان و پەیوەندیەکانی ئێمە لە ئیسپانیا ڕێکخراوە و لە پاڵەمەش سوودی بازرگان ئیسپانی عەراقی هاوکارێکی باشی ئێمە کەوا کارەکان ئاسانتر دەکەن بە هەردوو هێڵەکە هەم لەگەڵ پەیوەندیەکانی حکوومەت کە و باسی کرد ئەمڕۆ کۆبوونەوەی پارێزگاری شاری لۆرکا و ڕۆژانی تریش لە مەدرید پایتەختی ئیسپانیا کۆبوونەوە هەیە لەگەڵ وەزیری کشتتوکاڵ هەروەها لەگەڵ وەزیری بازرگانی کە هەردوو وەزیرێکی حکوومەتی هەرێمی کوردستانی فێرن هەردوو لە پێداویستیەکانی خۆیان و ئەو دەفتانەی کە پێویستە بۆیان ڕەخسەدرێەوە باسی بەرەوپێشچوونەکان و پێداویستەکانی هەرێمی کوردستان دەکەن لە ڕووی بازرگانی و کشتتوکاڵی لە هەمان کاتدا هەرام پەیوەندی و نوێنەرایەتی لە هەرێمی کوردستان تامایی بەرەوپێشچوونەکانی نێوان هەردوو شاندی ناوخۆیی و هەرێمی شاندی ئیسپانیا دەکەن کە کۆمپانیەکان زۆر بەهۆسییانان نزیکبوونەوەیەکە بێ و گەرموگوڕی هەیە لە پەیوەندیەکانی نێوان هەردوولایەن و ئێمە شانی حکوومەتی هەرێمی کوردستان خوازیاری ئەوەیەکەوە شتێک تێگەیشتنی باش ئەنجام بدرێتەوە بێتە مای خێر بۆ هاوڵاتیان هەرێمی کوردستان بۆ جوتیاران خاڵکارانی خۆمان بەتایبەت. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بۆ هیوالی و تێبێژی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئەو کە ڕاستەوخۆ لە ڕێگەی سکایپەوە لە ئیسپانیاوە لەگەڵمان بوویت دووبارە سپاس.